تحالفنا الجديد تحالف وطني وضمن الأطر. درنگانێکی شەوی ڕابردوو لە هەواڵێکی چاوەڕوان نەکراودا مقتدا سەدر و هادی عامری سەرۆکانی لیستی سائیڕون و فەتح کە پلەی یەکەم و دووەمیان گرتووە لە هەڵبژاردنەکان هاوپەیمانێتێکی نوێیان بۆ دروستکردنی لیستی زۆرینە لە ئەنجومەنی نوێنەران و پێکهێنانی حکوومەتی ئایندە ڕاگەیاند. هەواڵەکە هەرزوو لە نێو دەستگا عەرەبی و عێراقی و جیهانیەکان بڵاو بوویەوە. خوێندنەوەی جیاوازی چاودێران و ڕۆژنامەنووسان و کاردانەوەی لایەنەکانی بەدوای خۆی داهێنا. هەرێک لە مقتدا سەدر سەرۆکی لیستی سائیڕون و هادی عامری سەرۆکی لیستی فەتح لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەشدا کە پاشکۆبوونەوەکەی نێوانیان لە شاری نەجەف و لە ماڵی ڕێبەری ڕەوتی سەدر بۆیان سازکرا بوو ڕایان گەیاند. هاوپەیمانی نێوان فەتح و سائیڕون لە چوارچێوەیەکی نیشتیمانیدایە و بۆ دەرباسکردنی عێراق لەو بارودۆخەنە هەمواری کە تیدایە. ڕێکەوتنە دووقۆڵەکەی نێوان مقتدا سەدر و هادی عامری لە چەند ڕوویەکەوە بوویەجێی سەرنجی چاودێرانی سیاسی لەبەر ئەوەی لە کۆبوونەوە سەرەتاییەکانی پاش هەڵبژاردندا باز لە ڕێکەوتنی نێوان لیستی سائیڕونی مقتدا سەدر و لیستی نەسری حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق دەکراو. زۆرێک پێیان وا بوو وەرگرتنەوەی کورسێکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەلایەن عەبادیەوە بۆ خولی دووەمی دەسەڵاتەکەی مسۆگەرە. بەڵام پاش ئەم ڕێکەوتنە دووقۆڵیە چاودێران بە مەحاڵی دەبیننەوە کە جارێکی تر سەرۆک وەزیرانی ئێستا عێراق پۆستەکەی وەربگرێتەوە. بە ئابڕوای چاودێران ڕێکنەکەوتنی نێوان سەدر و عەبادی بۆ ڕازینەبوونی عەبادی دەگەڕێتەوە بە مەرجە پێشوەختەکانی سەدر. هەروەها نزیکی عەبادی لە ئەمریکا بە یەکێکی دیکە لە هۆکارەکانی ڕێکنەکەوتنی نێوان ئەو دوو لیستە دادەنرێت. هاوپەیمانی دووقۆڵەکەی سەدر و هادی عامری لە کاتێکدایە پێنجشەمەی ڕابردوو لیستەکانی سائیڕون و وەتەنیە و حیکمەکە مقتدا سەدر و ئەیاد عەلاوی و عەمار حەکیم سەرۆکایەتیان دەکەن هاوپەیمانێتیەکیان لەژێر ناوی زۆرینەی نیشتیمانی باوکایەتی بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق ڕاگەیاندبوو و لەسەر 12 خاڵ ڕێککەوتبوون. بەڵام ڕێبەری ڕەوتی سەدر لەسەر ئەو هاوپەیمانێتی ڕایگەیاند کە ئەوان پابندن بە ڕێککەوتنەکانی پێشووتریانەوە و پارێزگاری لە هاوپەیمانی سێقۆڵیان لەگەڵ ڕەوتی حیکمە بە سەرۆکایەتی عەمار حەکیم و ئێتلافی وەتەنیە بە سەرۆکایەتی ئەیاد عەلاوی دەکەن و وتیشی هاوپەیمانێتەکەیان دەرگای بەڕووی ئەو دوو لیستەدا کراوەیە. لە پەیامێکیشدا بۆ لایەنە سیاسیەکان ئەحمەد ئەسەدی وتەبێژی لیستی فەتح ڕایگەیاندووە لەگەڵ سائیڕون ڕێککەوتن لەسەر بەرنامەیەکی حکومی بۆ کۆتایی هێنان بە کێشەکانی عێراق و دروستکردنی حکوومەتێکی خزمەتگوزار و هەرکەس بەرنامەی ئەم هاوپەیمانی بەدڵە ئەوە بڕواتە ڕیزیانەوە و هەرکەسیش بەدڵی نییە ببێتە ئۆپۆزیسیۆنێکی بنیادنەر. لا یەکەمین کاردانەوەشدا لە هەڵوێستێکی چاوەڕوانکراودا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاگەیەنراوێکی هاوبەشدا پێشوازی لە هاوپەیمانێتەکەی فەتح و سائیڕون دەکەن و بە هەنگاوێکی ئەرێنی ناوی دەبن. ڕاشی دەگەێنن لە نزیکترین کاتدا وەفدی هاوبەش بۆ دانووساندن پێک دێن و ڕوو لە بەغداد دەکەنەوە. بە ئابڕوای چاودێرانیش ئەم پێشوازی خێرا و بەپەلەیی پارتی و یەکێتی لە هاوپەیمانێتی نێوان سائیڕون و فەتح بۆ ترسی ئەو دوو حیزبە دەگەڕێتەوە لە هەنگاوەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ئێستادا پرۆژە یاسایەکی ئامادە کردووە بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکان و هەڵوەشاندنەوەی هەڵبژاردننی 12 ئایار. پێشتریش لەلایەن هەڵوێستی ڕەسمیدا هەردوو حیزبی ناوبرا و ڕەتی ئەو هەوڵانیان کردوێتەوە کە بۆ بەدەستژماردنەوە و پاکردنەوەی دەنگەکان دراون لە تەزویر. جێ ئاماژەیە لە هەڵبژاردنەکانی مانگی ڕابردووی پەرلەمانی عێراقدا هاوپەیمانی سائیڕون بە سەرۆکایەتی مقتدا سەدر بە بەدەستهێنانی 54 کورسی و هاوپەیمانی فەتح بە سەرۆکایەتی هادی عامری بە 47 کورسی لە پلەکانی یەکەم و دووەم دێن و بە هاوپەیمانەتی نێوانیشان بە 101 کورسی دەبن بە لیستی زۆرینە بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو. هەرچی هاوپەیمانی نەسری حەیدەر عەبادیە بە 42 کورسی لە پلەی سێیەم دێت. بەڵام بەشێکی زۆر لەلایەنە عێراقی و کوردستانیەکان ئەنجامەکانی هەڵبژاردن ڕەت دەکەنەوە و باس لەوە دەکەن ساختەکاری بەرفراوان و بێشمار کراوە و ئامادە نین بەم ئەنجامانەوە بەشداری پرۆسی سیاسی لە عێراقدا بکەن.